لای هەواڵێکی ترمان کە ئێستا لە واڵەکەشەوە دیارە دامەزراوەی ڤم وەک هەمیشە بەردەوامە لە کار و چالاکیەکانی خۆی بۆ گەنجان و هەروەها بۆ ئەو کەسانی کە ئەیانەوە خزمەتێک لە بوارەکەی خۆیان بکەم بێگومان جا ئەم جارەیان دامەزراوەی ڤم پێشەنگایەکیان بە ناوی ئازار بۆ هونەرمەند مستەفا ئەکرەم ئەنجام داوە و لە نێو ئەم پێشەنگایشدا بێگومان کۆمەڵێک گەنج توانیوانە ئەزمونەکانی خۆیان نمایش بکەن جا هاوکارمان ڕەوەند لە نێو پێشەنگاکەوە لەگەڵمانە با بزانین لای ڕەوەند چی ئەگوزارێ ڕەوەند ئێوارەت باش بێ پێم بڵێ لە پێشەنگاکە و لای تۆ چی ئەگوزارێت ڕەوەند سڵاوە لێبێت سڵاوتان نەبێت پەیوەند ساوێن سڵاو لە بینەرانی کورسات مەگەزین ئێمە لە پرۆژەی ئارتفرۆشین سەر بە دامەزراوەی ڤیم ئەمڕۆ پرۆژەی ئارتفرۆش سەر بە دامەزراوەی ڤیم پێشەنگای بۆ یان پێشەنگای ئازاری بۆ هونەرمەند مستەفا ئەکرەم کردەوە ئەمەی لێرەدا ئەیبینین ئەم لەم پێشەنگایەدا تەنیا نمایشکردنی تابلۆکانی مستەفا ئەکرەم نییە بەڵکو تواناکانی بەهرەمەندانە ئەو بەهرەمەندانی کە لە خولێکی تایبەت بە هونەری کۆمیکس بەشداریان کردهبوو و ئەزمموی هونەرمەند مستەفا ئەکرەم لێرەدا نمایش کراوە لەگەڵ توانا و خەونی ئەو بەهرەمەندانەی کە لە خولی هونەری کۆمیکسدا لە چەند مانگی ڕابردووە بەشداریان کردهبوو گفتوگۆ لەگەڵ ڕێخەری پرۆژەی ئارتفرۆش هەروەها هونەرمەند مستەفا ئەکرەم و هەروەها یەکێک لە فێرخوازەکانەکەین بۆی زانیاری زیاترمان هەبێت لەسەر پێشەنگاکە هەروەها هونەری کۆمیکس سەرەتا چمە لای خاتو ڕەبەنەیزەت کە ڕێخەری پرۆژەی ئارتفرۆشە خاتو ڕەبەن سڵاوت دەبێم کاتت باش باسێکی پرۆژەی ئارتفرۆش کە وەکو سەر بە دامەزراوەی ڤیم کە بەردەوام لە هەوڵی ئەوەیە دەستگیرۆی هونەرمەندان کات پێشەنگای تایبەتیان بۆ بکاتەوە باسێکی ڕۆڵی پرۆژەکەم بۆ بکەیت زۆر بەخێر بن سەرچاوم تەبعاً پرۆژەی ئارتفرۆش یەکێکە لە پرۆژەکانی دامەزراوەی ڤیم کە بە بەردەوامی لە هەوڵی ئەوەیە کە هونەرمەندان زیاتر بناسێنێ کاریان بۆ بکە بۆ زیاتر ناساندنی هونەرمەندان و کارە هونەریەکانیان و هەروەها فرۆشتنی کارە هونەریەکانیان قازانجنەویستانە بۆ ئەمڕۆ ئێمە پێشەنگای ئازارمان کردەوە کە بەشێک لە پێشەنگاکە تایبەتە بە نمایشکردنی 16 تابلۆی قەبارە جیاوازی هونەرمەند مستەفا ئەکرەم و هەروەها بەشێکی تری پێشەنگاکەمان تایبەتە بە نمایشکردنی ئەو چیرۆکە کۆمیکسانەی کە هەرێکێک لە خوێندکارەکانی بەشدار بووی خولی کۆمیکس کە لە مانگی 5 بۆ ماوەی 3 هەفتە کردمانەوە نمایش کراوە خۆشبەختانە ئەمڕۆ سەردانکەرێکی زۆرمان هەبووە و هەروەها کارەکانی هونەرمەند مستەفا ئەکرەم کارەکانی تەواو جیاوازە کوالێتێکی زۆر بەرزی هەیە ئۆرجیناڵەتێکی تایبەت بەخۆیەوە هەیە ئەوەی لە لای ئێمە گرنگە کاتێک هونەرمەندێک لە ناو گەلەری ئارتفرۆشا پێشەنگایەک ئەکاتەوە کارەکانی لە ئاستێکی بەرز و کوالێتێکی بەرزابێ و بە هەمان شێوە ئەو فێرخوازانەی کە لە خولی کۆمیکساکە بە هەمان شێوە لەلایەن مامۆستا مستەفا ئەکرەمەوە لە چەند مانگی ڕابردووە وترایەوە کارەکانی خوێندکارەکانیش بە هەمان شێوە لە ئاستێکی بەرزان و وەکو پاڵپشتیەک بۆ ئەم خوێندکارانە پێمان باش بوو کە لە پێشەنگایەکە ئێمە بتوانین کارەکانیان بۆ نمایش بکەین بە مەبەستی ئەوەی زیاتر ئەم خوێندکارانە بتوانن لە مەجالەکەی خۆیانە سەرکەوتوتر بن و هەروەها بەردەوام بن لە دروستکردنی کاری کۆمیکس خەتو ڕەبەنەوەی کە بینین پرۆژەی ئارتفرۆش سەر بە دامەزراوەی ڤیم زۆر جقت لەسەرەوە کاتەوە کە دەستگیرۆی هونەرمەندانە بکات کە کاری زۆر باشیان هەیە بەڵام ناوبانگێکی زۆریان نییە باشە ئەمە مەبەستان لەمە چییە هەرچەندە ئێوە دەستگیرۆی تەواوی هونەرمەندانی شەکەن بە دڵنیاییەوە پرۆژەی ئارتفرۆش بەبێ جیاوازی بۆ هەموو هونەرمەندانێکە لە تەواوی کوردستان و تەواوی عێراق و هەروەها دەرەوەی عێراقیش ئەوەی جێگای خۆشحاڵی ئێمەیە کە پرۆژەی ئارتفرۆش لە ئێستایا پرۆژەیەکی متمانە پێکراوە لە لای هونەرمەندان کە هونەرمەندان بەبێ ترس ئەتوانن کارە هونەریەکانیان لە پرۆژەی ئارتفرۆش دابنێن چ لە ڕێی وەبسایتەکەمانەوە بێت کە ئەتوانن بینەرێکی تایبەتی خۆیان هەبێت یاخود لە ڕێگەی پێشانگاکانەوە کە ئێمە پێشانگای تایبەت یاخود کۆمەڵە هونەرمەندێک بەیەکەوە ئەکەینەوە یاخود لە ڕێگەی ئەو کورسانەوە کە ئێمە بە بەردەوامی ئەیکەینەوە ئەوەی جێگەی خۆشحاڵی ئێمەیە کە تەواوی هونەرمەندان بەسەر ئەکەینەوە هەر هونەرمەندێک کە
کارەکانی بێنێتە ناو پرۆژەی ئارتفرۆشەوە بە بەردەوامی ئێمە بە دڵنیاییەوە کاری بۆ ئەکەین و لە ڕێگەی پلاتفۆرمەکانی خۆمانەوە کارەکانی بڵاو ئەکەینەوە و بەلامانەوە گرنگە کە کۆمەڵە هونەرمەندێک هەیە لە بە نمونە کاک مستەفا هونەرمەندێکی بەناوبانگە هونەرمەندێکی ئاستبەرزە کە لە شاری کەرکووک ئەژی و کارە هونەریەکانی لە ئاستێکی باڵایە بە دڵنیاییەوە ئێمە جێگەی خۆشحاڵیمانەوەکو پرۆژەی ئارتفرۆش بتوانین پێشانگایەکی بۆ بکەینەوە لە هەمان کاتیشا نمایشی کاری هونەری خوێندکاران دەستان خۆش بێت. پێشانگاکە تاکەی بەردەوام بێت؟ پێشانگاکەمان ئەمڕۆ 4/8 یەکەم ڕۆژی کردنەوەی پێشانگاکەیە بۆ ماوەی هەفتەیەک هەتاوەکو 11/8 بەردەوامە بێ. دەست خۆش بێت. سپاس بۆ تۆ. زۆر سپاس بەخێر بن سەر. سپاس بۆ خاتوو ڕەبەنەعیزەت ڕێخەری پرۆژەی ئارتفرۆش کە باسی لە پێشانگاکە و کاتی پێشانگاکە و مەودای پێشانگاکە کردێت بۆ چەند ڕۆژ بەردەوامیە بێت. پێشانگاکە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بوو، ساعت 6 کرایەوە بۆ ماوەی چەند ڕۆژێکی دیکەش بەردەوامیە بێت و لە ئێستاە هونەرمەند مستەفا ئەکرەمم لەگەڵا ئەبێت کە وەک پێشانگای ئازار کە تایبەت بە مستەفا ئەکرەم و هەروەها مستەفا ئەکرەم خۆشی لە چەند مانگی ڕابردووە خولێکی تایبەتی بە هونەری کۆمیکس کردەوە بۆ بەشێک لە فێرخوازان. کاک مستەفا سڵاوت لەبێ کاتت باش، پیرۆزبایی پێشانگای ئازارت لێکەین. زۆر سپاستانەکەم بەخێرات. مناوم مستەفا ئەکرەمم پێش تقریبان 3 مانگێرە خولی کۆمیکسم هەبوو. ئێستا هەر تەلەبەیەک ئیشەکانی بینیتان هەر تەلەبەیەک ئیشی خۆی عرضی کردوێرە. من خۆم حەزم کرد لە پێشانگای خۆم وەک تشجیعێک بۆ تەلەبەکانشە هەر پێشانگای خۆم ئیشی خۆیانش عرضیان بکەن لەگەڵم. هەر تەلەبەیەک تقریبان چیرۆکێک کورت ئیشی کردووە بێن 10 لاپەرە حتا 15 لاپەرە. دەست خۆش بێت. کاک مستەفا بۆ ئازار ئەم ناوە چۆن هەڵبژاردووە؟ پەیامی پشت ناوی ئازار لە چیەوە هاتووە؟ خۆی سەراحەتەن من لە 2013 پێشانگام نەکردووە ئەوە یەکەمین پێشانگای دوای 11 ساڵ. ئەم پێشانگایش بە ستایلی تایبەت ئیشم کردووە بۆ ئازار چونکە ئەو کارکتەرە بەکارمهێنا کلاون مەهڕەجە. هەمومان نازانین کلاون معنای چییە، ئازاری خۆی ژیانی خۆی هەمووی ئەشارەتەوە دوای میکاپی خۆی. فکرەکە ئەوەیە. تێکەڵکردنی کارەکانی تۆ لەگەڵ ئەزمموی یا خەونی هەندێک لە فێرخوازەکان ئەمە لە چیەوە سەرچاوی گرت و فێرخوازەکان تا چەند دڵخۆشن بەم کارە؟ طبعا من خۆم زۆر خۆشحاڵم، حەزم لێ بوو ئیشی خۆیان شارستان لەگەڵم. ئەوە چۆن وتمعینن وەک تشجیعەکە بۆیانەوە یەکەمیشت. دومیشت ئێرە بۆ پێشانگەکەەوە کەسانە کاتن تابلۆکانی من بینن ئەکید ئیش خۆیانش بینیان و من حەزەکەم هیوادارم هەر بەردەوامش بن لەسەرەوەی شانە چکە ئێرە ئەو هێشتانە فێر بوون. حەزم لێ بەردەوام لەسەر زیاتر تەطویر خۆیان بکەن. سەرچی لەسەر هونەری کۆمیکس و تا چەند لە کوردستانە لە تەواوی شارەکانی کوردستانە گرنگی بە هونەری کۆمیکس سەیرێت لەلایەن هونەرمەندانەوە؟ خۆی سەراحەتەن احتیمام زۆر کەمە لەسەر کۆمیکس، بەس من زۆر مەمنونم لە ئارتفرۆش ئەو کۆرسە کردی بۆ ئەو گەنجانە. خۆمش 2 کتێبم هەیە لە 2013 دەست پێم کردووە. یەکەمین کتێب حالیان نەماوە خۆی، بەس دومین کتێب لەسەر ژیانی ڤینسنت ڤان کۆخ بەناو ئیتەرنال ڤینسنتە. ئینشاڵڵا خۆیان سەراحەتەن دوایم خولەکان ئینشاڵڵا زیاتر احتیمامە بێ لەسەری و ئەکید ئارتفرۆشش زۆر احتیمامەدا لەسەر ئەو شتانە و زۆر مەمنونم لێیان. ئاستی فێرخوازەکان چۆن بوو؟ سەراحەتەن خۆیان دەست پێ کردیان هەر لە سفرەوە لەگەڵم گەیشتونە مەرحەلەیەک ماشەڵڵا هەر کەسێک ئیشی خۆی هەیە ئێستا هەر کەسێک چیرۆکی خۆی هەیە. دەستە خۆش بێت. سپاس بۆ تۆ. ساڵێکم مەمنونم. زۆر خوشحاڵ بووین. سپاس بۆ تۆ. دەستە خۆش بێت. هیوای سەرکەوتن و بەردەوامیت بۆ خوازم. یەکێک لە فێرخوازەکان ئەو فێرخوازانی کە لە چەند مانگی ڕابردووە لە خولی هونەری کۆمیکسا بەشداریان کردەوە و ئەمڕۆژ بە یەکێک لە کارەکانی خۆی بەشدارە بێ خاتوو مەروە. خاتوو مەروە سڵاوت لەبێم کاتت باش. خاتوو مەروە ئەمە چیرۆکی خاتوو مەروەیە کە هونەری کۆمیکس بەشداریت کردووە. خاتوو مەروە هەستی خۆتم پێ بڵیت کە لە خولێکا بەشداریت کرد و دواتر لە پێشانگایەکە لەگەڵ هونەرمەند مستەفا ئەکرەم تابلۆکەی تۆ لەگەڵ تابلۆکەی ئەوان نمایش کرا. سەرەتا بەخێر بن. زۆر سپاسانەکەم. چیرۆکەکەی من واتە دەربارەی ئازارە و زۆر خۆشحاڵم کە توانیومە لە پێشانگەی ئازارە بە چیرۆکی ئازار بەشداری بکەم و جێگەی شانازیە کە ئیشەکانی ئێمە لەگەڵ ئیشەکانی مامۆستاکەمانە لێرە نمایش کراون. دەستە خۆش بێت. چی فێر بوویت لە خولی هونەری کۆمیکسا لەگەڵ هونەرمەند مستەفا ئەکرەم؟
من وەکو خۆم بوارەکەم زۆر جیاواز بوو لە هونەر و کە لێرە کە بەشداریم کرد بە تەواتی فێری ئەو بووم کە هونەر چییە و زیاتر دەربارەی هونەری کۆمیکس لێرە خوێندومە. هونەری کۆمیکس خۆی ئەوەیە کە تۆ بتوانی لە ڕێگەی وێنەوە چیرۆکەکە بگێڕیتەوە و بەڕاستی گەشتونەتە ئاستێکی زۆر باش کە توانی ومانە چیرۆکی خۆمان لێرە پێشکەشکەین. باشە بە کورتی باسێکی چیرۆکێکی خۆتم بۆ بکەیت کە لە ڕێگەی وێنەوە ئەتەوێت ئەم چیرۆکە بگێڕیتەوە. ئازاری ئاژەڵە بێدەنگەکان لە جەنگدا. بەڵێ فکری چیرۆکەکە لەوە بۆم هاتووە کە ئازاری مرۆڤەکان هێندە زۆر بوون کە نەمتوانی وشەیەکی دەربارەی پێ بنووسم و هەوڵم ما سوچێکی بچووک لە جەنگەکانە باسکەم کە ئەویش ئازاری ئاژەڵەکانە. ئاژەڵەکان بێدەنگن بێ زمانە ناتوان ئازارەکانی خۆیان بە دنیا بدەن. ویستومە لە ڕێگەی چیرۆکەکەمەوە ئازاری ئاژەڵەکانی بە تایبەت غەزە بگەێنم بە هەمووان. باشە هەم خولی هونەری کۆمیکس و هەم ئەم پێشەنگایی کە ئەمڕۆ بەشدار بوویت کارەکەی خۆتەتیان نمایش کردووە. ئەکرێت بڵین ئەزمونێکی باشە بۆ ئەوەی کە لە داهاتووە پیشەگەرانە بتوانیت بەردەوامی لەسەر ئەم کارە و پێشەنگای تایبەت بە خۆت هەبێت. ئینشاءالله هەوڵی تەواتی خۆم ئەیەم چکە من بەڕاستی ئەمە یەکەم جارم بوو کە بەشداری کۆمیکس بکەم و چیرۆکێک بنووسم و سوپاس بۆ خوا کە ئەنجامێکی زۆر باشی هەبوو زۆر بەهیوام ئینشاءالله لە داهاتوە بتوانم بەرهەمی باشتر پێشکەش بکەم. دەستە خۆش بێت. زۆر سوپاسانە. سوپاس بۆ تۆ. بەڵێ پەیوەند ساوێن ئەمەی کە بینیتان هەم ڕێخەری پرۆژەی ئارت فرۆش کە باسی لا پێشەنگاکە و بەردەوامی پێشەنگاکە کرد و هەروەها هونەرمەند مستەفا ئەکرەم کە لە ماوەی ڕابردووە خولێکی تایبەت بە هونەری کۆمیکسی کردەوە بۆ بەشێک لە فێرخوازان و ئەم ڕۆژ پێشەنگایەکی تایبەتی هەیە بە ناوی بدوشمی ئازار و ماوەی چەند ڕۆژێک بەردەوام بێت و ئەم ڕۆژگە لە تابلۆکانی مستەفا ئەکرەم کە تیایدا نمایش کراوە جگەلەوەش خەونی یان توانا و بەهرەی بەشێک لە فێرخوازەکان کە لە خولی هونەری کۆمیکسا بەشداریان کردبوو لێرە نمایش کراوە. ئەگەڕێمە بۆ لای هاوکارانم پەیوەند و ساوێن بۆ کۆنتڕۆڵ.